كاروان كوي كاكا بخير بي ولا بسنة ولا أجاك كان يريد بخير بي كاكا سباس دكم برسيتني خوارد لا 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 قر لفق ممنون عمل كاكا سێ مانگە کرێخانی پێنە درا و لە خانیش دەرکرا آخ كاكا آخ وخوت وشو برايك خود خردار كردوا خود فردار كردوا ئەنگۆ سەبە بوون برا هەر بەمتان گۆت بە ئیش ئەمانات نابێ مەزبوور چوو پارێ قەت بکەم چوومە تورکیای زروبەرگم کڕێت دوکان زروبەرگم دانا ئیش نەبوو بەس کرێت دوکان بدا کرێت دوکانە بدا ئەوە فلاسم کردو ئێستاش هاتیمە کنەنگۆ عیلاجێک لۆ بکە هذيك سكت كاكا باشك سكت لو نانيري وباري بدي عباسي وەری ناگریتەوە کاک عەباس وەری ناگریتەوە كاكا بس وڵای گوناه پێ برێ بکاکە بەسەوە عیلاجێکم لێ بکەن ئەمە بیرە بە کچەکەم ئەمە مشکلەم نییە كاكا كلاوتي برادركم يا زي كذا طاني ومواليد مني وتلاك بلا جدك يبزاين ترتيبك جدك باشا ممنون ئەرێ وەڵڵا ممنونێت تووبە باش ئێوارە حاضر بە باش دەچین شتەکان دەگوازینەوە تەلەفۆنی شۆ دەکەم شتەکان دەگوازینەوە باشە ڕاست ئەوە چ دەکەی برا ئەوەن دەشت بالەکەم بی لە هەری گرە ممنونم هێواری ساعت چەند بێ لەو بەری هەفتە وەزۆرە باش سپاس بۆ ئەو مشتێک کاکە ئەوە جێیەکەیە شتەکان خۆش دەکەی بەس کاکە ئەوە لە ژوورێ یا تا خوشتی لێە جێونیونی لێ هەمووشە بەس دەبێ ئاگایە کرد لەو کەرە با بوو عالە شتانە بی ئەوە ئامانەتە ها کاکە بەیانیانش خواردنەشان لە پێش ڕووکە شەوانیش دەکە قوفلدا نەوە کەسەکان ناحەزە کەسێک بێ بیان بە زیەکە ئەمانەتەوە بابا ئەم لێرە ناژم دێرتە ترسێ مەترسێ کچێ خۆم مەترسێ خۆ بەتەنێنی لەگەڵدانیوە قەت بەجێت دیارم باشە ماما حەزمانێ لێرە ئەم لێرە ترسێ بڕم بۆکم داکە چی خۆم داچت ماوەچکە دێتە ئێرە دەستنەوە ماڵی خۆتان دیسان ژیانە خۆش دروست دەکەنەوە باشە ئەوتە بڵێ چی سبەینێ پێکەوە دەچینە جۆلانێ باشە کاکە سبەینێ دەیبێنە جۆلانێ پێکەوە پیاسە چپارچ پێ دەکەین باشە بەس زۆر سپاس بۆ مشتێک هەر ئەوەندەم پێ دەکرێت کاکە سپاس ئاگایە کرد لێرەی باش باش بێخەم ئەمە خواحافیز باشە